بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. کەسایەتی خۆشەویست نووسەر و چیرۆکنووس کاک فواد حەمامین سەڕاج ئەم هەفتەی میوانی وێنەگرافی دەبێت. کاک فواد یەکێکە لەو نووسەر و ڕووناکبیرانەی کە ساڵانێکی زۆرە لە بواری ڕۆشنبیری و نووسین و چیرۆکنووسین و لە چەندین بواری تردا خزمەتی گەوری پێشکەش کردووە و جێدەستی دیارە. خاوەنی چەندین کتێبی نووسراوە و لە کۆتایی ساڵی 60ەکانەوە دەستی بە خوێندنەوە و نووسین کردووە. ساڵانێکی زۆر لە دەستەی بەڕێوەبردننی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی بووە و ئێستاش جێگیری لقی سلێمانی یەکێتی نووسەرانی کوردە. هاوکات خاوەنی ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی وێنەی و دۆکۆمنتیە، بە سەدان وێنەی ناوازە و نەبینراوی هەیە، هی ڕۆشنبیران، هی نووسەران و ئەدیبان لە هەفتاکان لە کۆرە ڕۆشنبیریەکانی هەشتاکان و نەوەدەکان و دواتریش. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە باز لە زمانی نووسین و کارە ڕووناکبیریەکانی کاک فواد بکەینەوە، هاوکات سێری کۆمەڵێک لەو وێنانەش بکەین کە هەتا ئێستا نەبینراون و وێنەی ناوازە و دانسقیانتیایە. کاک فوادیان ئەم کاتت باش. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت، چاومان ڕوون بوو. زۆر سپاس دەکەم، مەمنونم. سەرتامێ بۆ دەست پێ بکەم، جەنابەت ئێستا جێگری لقی سلێمانی یەکێتی نووسەرانی کوردی لەکەیەوە لە یەکێتی نووسەرانی و ئێستا کار و چالێکەکانتان زیاتر چی؟ لە ساڵی 91 کە کۆنگرەی راپەڕین کرا لە شەقلاوە، دوایی هاتین لقەکان دامەزرا. ئێمە لقی سلێمانی کە دامەزرا من بووم، هیدان عەبدوڵڵا حەرام بوو، کاکڕەوە بێگەر بوو، ئەحمەد سەلام بوو، شێسا حەسەن بوو، لەگەڵ تا ساڵە سەعید و یاسین بەرزنجی احتیاط بوون و جەمال غەمبار بوو کە کاتە جێگری سەرۆکی لق بوو. سەرۆکەکەمان کاکڕەوە بەڕێی هەمومان دانرا، ڕەوە بێگەر. من سەردەمێ مەحاسی بووم، دوای مەحاسبەکە کاک شێرزاد ڕۆی من بووم بە سکرتێری ڕۆشنبیری لە 91ەوە تا 94 سەرەتای شەڕی ناوخۆ. ئەتر یەکێتی نووسەران تۆزێک خامۆش بوو، هیچ شتێکی نەکرد تاکو دوانەوە حەول لە نەوە حەول هەندێک دەستگا دامەزرا لە سلێمانیان، زۆر نووسەرەکان چوونە ئەوێ. ئیتر من بەڕاستی دوای لە 2004 بزافی ڕۆشنبیریمان دروست کرد، توانیمان دەورێکی زۆر جوان لێوە شاوش مێژوویەکی تایبەتی هەیە تا 2007. دوای ئەوە نووسەران بە هەوڵی داواکاری نووسەران خۆیان و لایەنە سیاسیەکان لە 2010 کۆنگرەی هەشی گیرایەوە، کە کۆنگرەی هەش گیرایەوە ئەمان بە تەوافقی ڕێکەوتنی هەردوو لایەن بوو. لە ئەنجامە سلێمانی 6 کەس بوون کە بریتیمون لە بەکر حەسەن و ئەحمەد ڕەزا و جەمال غەمبار، عەفو شاهین، سەلام مستەفا و شێرکۆ عەبدوڵڵا و برادەرێکی کە ئەوانە دوو احتیاتیشمان هەبوو وەکو بەکر پژدەری خوالی خۆشوێ. ئەمانە کارەکانمان تەوزیع کرد. من لە پێشە کە جێگر بووم لە ئەنجامە دەستمان کرد بە دەرکردنی گۆڤار و ئەمانە تقریبان 12 گۆڤاری نووسەری کورد دەرکراوە. دەستمان کرد بە چالاکیەکانمان تا 94 دەتوانم بڵێم دەورێکی زۆر هاییل و باشمان بووە ڕێک و پێک و هەمووشم بە ئەرشیڤ لەلایە چیمان کردووە. ئەستا دکتۆر شێرکۆ سەرۆشی لق و جەنابەت سەرۆشی لق زۆر چاکە، دەستەکان خۆش بێ. دیارە کار و چالێکەکانی تان دیارە بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیر کۆڕ و کۆبوونەوە و چالاکیتان زۆر زۆرە، ژێگەی دەستخۆشیە. بچینەوە بۆ سەردەمی مناڵی و ئەمێ بدومەوە بۆ چوارباخ. بە منەوت لە 1950 لە ڕۆژێک لەدایک بووم، پیان تۆ ڕۆژی بەفرە زۆرەکە. حەڤەی 1950 من لەدایک بووم، ڕۆژی ئاڵاشە، ڕۆژی ئاڵای کوردستانیشە، هەڵکردنی ئاڵای کوردستان کە جێ پیرۆزی و نەتەوایەتیمانە. لەو ڕۆژان من لەدایک بووم. زۆر جاریش باوکم ئەیوت ئەو ئەما با پێ بڵم چوار بەردارمان تیا سووتان، یعنی وەنە سارد بووم بۆی نەمرم، بەو شێوەیە بووم. تەمە درێژ بی. ئەمە وێنەیەکی کاک حەمامینی باوکتە، دیارە کاک حەمامین پیشەی سەڕاج بوو. بەڵێ حاجی حەمامینی سەڕاج ئەم بە سفەت پیاوێکی وریا و عاقڵ و یعنی بە مەسنەوی و حافظ و خیام و
ئەدیبانی کورد وەکو مەولەوی و سالم و مەحی و نالی کە زۆرجار لە ناو دوکانەکەمانە کۆمەڵی خەڵکی وەکو حەمە ساڵحی عەزیمە من باوکی شەید مامە سیاسی مەلاعلی سەنجەری حاجی حەمەخان ئەمانە مناقەشیان لەسەر شیعری کوردی و فارسیە کرد ئەو شاعیرە کلاسیکانی لەو سەردەما کە دەوریان بووە و باوکم مەلا بووە یعنی 12 عیلم بووە بەڵام مەلایەتی نەکردووە سفاتی نەکۆڵام لە ساڵی 59 حەجی کردووە تێگەی لە هەڵوێستەکانی باوکم دیارە چی لای خۆمان و چی لای خەڵکیش زۆر ڕاستە پیشەی سەرڕاجی دیارەکە کاریان دوورینی زین و ئەوانە بووە تۆ دوکانێکی باوکت بیرە لەکوێ بوو قەت ئەچووی بۆ لای زیاتر چیتان من هەر لە مناڵیەوە هاتوچێ دوکانی باوکمم کردووە دوکانەکەشمان ئێستا ماوە یاوانە بە ماڵی کاکم بەرامبەر ماڵی بەرامبەر ماڵ دوکانی شێخ نزامەدین و حاجی ڕەجەب و حاجی حەسەنە وەزایدە ئەو لا حاجی غەریبە تێگە بۆ خواریشمانەوە یەت ئەو کاتانە حاج سعید یا بوو باوکی عەبدوڵای حاج سعی ئەوە تەنیشمان بوو ئێتر ئەوە گوزەری سەراجەکان ئێستا کوڕەکەی کاکم خەریکی ئەرشیفکردنی ئەو ناوچەیە بە ئیش و پیشەیەکان و چونکە ئەو ناوە خوارەوە تا ئەگاتە عەباسی کەبابچی بۆ سەرەوە هەتاکو ئەگاتە لای دوکانی حاجی حەسەنی لۆکە ئەوە هەمووی سەرڕاج بوون حاجی مەحموو هەبوو چیتان زیاتر دروستە کرد بە بیرەوەی ئێمە ئەو کاتێ من بیرم بێ سەرکەلە هەبوو تێگەی حەمایڵمان دروستە کرد هەروە قایش پاڵومانە کرد زایدەن تەرقەمان لێیە کۆمەڵێ ئیش هەبوو کە وردەکاری بوو هینی بەرچاوی ئەسپ و ئەستر و ماین و ئەوانە کە بۆ ئەوەی مێشوشەدی نەکە ئەوەش ئەکرا دێگەی قامچی ژەکرا و قامچی ڕەنگیش ئەکرا بۆیە بۆ حەسەد و سەوز و مۆر و شین و ئەوانە هیچ شارەزای پێیا کرد لەو من بەڵێ ماوەیە شاگردی وەستا شەریف بووم باوکی خوالی خۆشبوو حەنەبەرد و کاک جەلال و ئەوان کە ئەحمەد ساڵە یعنی باوەڕکە خامچەکانم ئەخسە ناو ئەوی بۆی ڕەنگی کەم ئەوە نەیەم کرد بەوە نەوەشی مکرد بە خۆم ڕەنگە بووم پێشەوە یەگەی دەستەکانی خۆش بۆ ڕۆژگارێکی خۆش بووە ئەمە وێنەیە وێنەیەکی جناوی دایکتە ئەمە دایکمە تا دایکم مەشهورە بە فەیمی حەلاوی لەلە باوکی فەیمە قادرە شەریفە ئەفتەتێکی وریا و زیرەک بوو زۆر پیشەیی ئەکرد مەسەلەیەکێ لەوانەی دایکم گوڵاویە کرد تێگەی لەگەڵ حاجی شەمسا و دوا بە دوچی بیتە فولکلۆرەکانی لە بەری بۆ هەمیم نووسیوەتەوە هی دایکم و خوشکم و پورم و بەنیازم بە چاپنیوەی لە گۆڤاری کەلپورە بڵاو کرابەوە ینی ڕێتیمی شیعروشی زۆر ئەزانی ئەیومە تۆش خۆی شاعیر نییە داچی کلوتی بە شاعر ئەجا قسەشی بەرامبەر هە پیاە کرد بووە پیاوەکە بێدەنگی لێ کردو لە گەڕەکە ئەفتێتێکی سەنجی بۆ دیار بوو یعنی حتا کوڕی گەڕەکمان خۆی گۆڕی و تێتیاوە سەری دایکشینکەم ئەو فەردادەم بۆ بەرە بستەنورەکە دێتی وا بوو نوێدا بەم ناوابێ لە بەرەمیجارێ بوو ڕۆحی شادمە برایەکێ بوو مەشهور بوو بە فەرەج دەوڵەت ینی فەرەج کاکفەرەج ئەوە لە گەڕاجەکەی شەوکەتی مەلانیە دەڵالیانەکە لەگەر کاک عەزەت کاکەی و ئەوانە ڕۆحی شاد بێ بژی بەخۆر ئەمە ژوێنێکی باوکت و کۆمەڵێک لە مناڵەکان بڵێ ئەمە لە ماڵی خۆمان گیراوە ساڵی دەوروبەری 53 بۆ 54 ئەمەیان باوکمە ئەمە خۆمم لە باوشیاتی بڵێ ئەوە جەمالی برامە ئەوە کاکمە کاکفازیلمە ئەوە وەزیرە لێرە بەداخۆ دەرنەچووە ئەمە ئەمیلی برامە خوالی خۆشبێویش ئەمە ژووریای پورمە ئێستا لە ماڵەوە نەخۆشە کەوتووە تێگەی کوڕی تۆڕەچی بوون باوکی یەکەم کەسە کە تۆڕنە هێناوەتە سلێمانیەوە لە جادەی مەولەوی لای ماڵی ڕەشەجەن خانوەکەی چوارباخ ئەمە خانی چوارباخمانە لە 2012 خۆم فڕۆشتوم تاکی لە چوارباخمانەوە ئێوە من خۆمە تاک و دەوری هەشتا لە چوارباخ مامەوانێ ئێتر خانوم کرد لە گەڕەکی ئاشتی هەتا ڕاویان ناملێ ئەنجاتمە توی مەلیک ئەمە ژوێنەی شێر خێزانی ئەمە ماڵی باوکمە خۆیانە ئەمە ڕووپاکە و ڕێزانە و گوڵاڵێ و براژن مەباجی مەلی حاجی بەکە برای حەمەی بەکرد خوشکی حەمەی بەکرا ئەوە لەنجەیە ئەوەشان شادانە ئەوە نەبەزە ئەوەشان بەخوای چکیانە بیرم خوشک و برا قوربان ئێمە 5 برا و 4 خوشک بووین تێگەی کاکم فازیل حاجی حەمومین کامیل خۆم جەمال سالار خوشەکانیشم ئەختەر مەنیر نەزیرە وەزیرەسا نەزیرمان لە کەنەدایە
ڕۆحیان شاد وێوانی کۆچی دواییان کردو مشی بە قوربان. ئێوەش ئەمە ژوێنێکی زۆر مناڵی تۆیە بەڵێ وێنەی مناڵیت زۆرە کاک بەڵێ وڵا زۆریشی بازشی لای خەڵک هێشتا دەستم لەکەوتێتەوە ئەوە وێنەیەکی جوانە بۆ قوتابخانە گرتم لای حەبیب تۆزێ دانیشم ێشەوە زەمدانێکیان تاو دانم ئاوساوە ئەوە قۆناغ ئەمە ژوێنەیەکی مناڵیە ساڵی 63 سەرچنارگیراوە ئەمە سەرشنارە ئەمە خوالێ خۆش بوو تارە ناسا بە تار 650 تاری حمەسمێڵیشی پێڵن ڕەفیقێکی زۆر دڵسۆز و ئازیزم بوو هینی من دەرناچوو تێگەی کوڕێکی تابڵی چاک و ڕێک و پێک بوو ئەمە خۆمم ئەمەش جەمالی سەفیە جەمالی حەمەی دەروێش تێگە ئەوە شاد برادرمە لە مناڵی و هەر بەیەکەوە بووین ئەمەش سالاری برامە کەیسا لە نەرویجا سەرچناری جاران و 63 بەڵێ بەڵێ ئەرەوەڵ ئەم وێنەیە وێنەیەکی تۆ ئەمە خۆم و کاکمم ساڵی 62 لەسەر تافگەی سەرشنار گردە بەرزەکە ئێستا قاشقاشیان کردوێتە نازامەی کەم بەچی سێرانگەی تافگەی بەڵێ ئەوە شەڵاو ساخایم لەبەرە ئەویشە شەڵاو ساخایم لە زۆربەی وێنەکانە ئەو مناڵێت شەڕواڵ هەمووی ئەوە وەساحمە هەبوو بانەیی بوو لەبەر دەمی قەیسەری نەقیبە قەیسەری عوسمان پاشا دوکانی هەبوو زیاتر جەرمان لە ئەوە دووری ئەمە شوێنەیەکی پێنج لە مناڵانی ئەو ساڵانەی شەستەکانە بەڵێ ئەمە تەمان چیرۆکیشی لەسەرە کاک حەمەی چایچیە بوو باوکی ئەو هونەرمەندەکە خالیە ئەی بەخوا ناتاننەمەوە هەموو تێتە قسەی خۆشێک ئەمە ڕەحیمی پورمە ڕەحمی حەمی عەبوتێر ئەمە جەمالی سەفەیە کە ئێستا باسمان کرد ئەمە ڕزای حاجی بەکرا ژمرای کاکمە و خزمیشین ئەمە خۆم ئەمە نەوزادی پورمە بەڵێ ئەمە خۆمم ئەوە نەوزادی پورمە ئەمە دەوروبەری 62 تێگە ئەو کاتێکی زۆر جوانە بەڕاستی یادوەرێکی زۆر جوانە ئەم وێنەیە 64 ئەوە کوێیە کاک ئەمە سعی تاکۆی ئەم شانەمە ئەمە ماڵی سعی علی قوباوە ئەمە نانەوەخانەیە ئێستا ئەمە جەژنە ئەمە تایارە ئەمە خۆمم هەر کۆڵانەکەی سعی تاکۆی کە ئێستا ئیشی کارەبای ومارەی ماڵی تابابان لیا بوو ماڵی حاجی شەفیق لیا بوو تێگەی کاکە ماڵی ئاسی وشکەوەردیش لیا بوو ئەوە ئەو هەمووی نووسیوە تۆ هەمووی مەوجودە خۆم تەمەڵی تیاکەم ئەجینا ئەو ناوە زەلامی لێ دەرناچێت ئەم وێنێ شەر پێما بێ ماڵی خۆتان ئەمە ماڵی خۆمان ئەمە دکتۆرا سۆیە خوشکە زامە سا دکتۆرە بەڵێ لێرە سا لە بەریتانیا بوو سا لێرەیە ئەمە خۆمم ئەمە سربەسی خوشکە زامە کوڕی وەساتایارە کوڕی منیری خوشکمە ئەمە جەمالی برامە کە ئێستا لە نەرویجا ئەمە سەرکەوتە ئەمە بەرزانی کاکمە خوالی خۆش بێ پێرانمەد ئەمری خۆی کرد ڕۆحی شاد بێ ڕۆحی شاد بێ وێنێکی جوانی مناڵی ئەم وێنێش پێم خۆشە پیشانی بین وێنێکی تەمە 54 ئەمە دایکمە ئەو سەربەستەی بەسەوەی کە لە پشتۆیت کاکتەبە کاکوازی ئەمە پورە ڕەحمەمە باشە ئەمە ژنی حاجی دەروێشی سەر و پێ بوو نەقەسا باوکی دایکی نەوزاد و فەوزی و ڕەمزیە ئەمەش خۆمم ئەمە ژەمانی لای ڕاستەوە تۆ بچووکەش کاک جەمال وێنێکی زۆر جوانە بەڕاستی ئەم وێنێش هەر وێنێکی زۆر مناڵی ئێوە ئێمە شەر 54 لە چوارباخ بەڵێ ئەمە چوارباخ تۆ دیقەت بەو کاتی ئێمە پاسکیلمانە بۆ کاک پاسکیلمانە بۆ تەمەنە وریای پورمە جەمالە خۆمم کامیلی برامە کاکمە خوالی خۆش بێ ئەو خانووە ماوە ڕۆشتم ماوەکومانیان ناکوڕی کابرای شاسوارەکە لی کڕیمەمان ئەمە ماڵی خوشکمان لە لای سەدەکەوە تێگە ساڵی 64 وابزانم بەڵێ ساڵی 64 ئیتر لە ماڵی خوشکمە ڕسمم گر هەرچوشم بۆ کامێرەکەیان فاتۆ لە چوارباغ بوون چیتە ئەیوبیە بە زۆر لە ئەیوبە نەما چیتە قوتابخانەی ئەیوبێ وەکو تەلەبە نەچووم کاکم برمی بە قەڵەباڵێکم بینی هەموویان نابێکەوەوانە من ترسم لێنیش دوایی هاتمەوە لە ماڵەوە دایکم حەمەڕە شێفەنی هەبوو لە ماڵی خانوەکەی حاج عوسمان نبوو زۆر عایلە بوون دوو کوڕی هەبوو سیروان و کاگیوە کاگیوە بیستم لە ماخریا ئەمری خۆی کردووە تا بڵێ کوڕێکی سنجین و جوان ڕێک و پێک سارێ لیا بۆ قاچێکی عزیەتی گەی بوو ئیتر وتی بەرە لەگەڵ هیوا لە پۆلا دادەنێم پیانەوەی جۆگر وەکو جۆگرێک ئێتەمیژە چوم ئەو کاتەش علیەفەنیوانە بوو گۆرانیان بۆ وتین لە مەکتەبە ئاستا نوکتەیەکی خۆشی بۆ ژەربەوە نەژمەدی مەلا هەبوو دەرزی دینی پێوتین وڵا کاتێک مزانی زلێکی لێرەممە
مامەسا چیوتیۆم یێشە بێرێتەوە وەی زانی بێشە خاڵەکەم لێرا بۆ کاتم وتم خاڵە جاچیتە مەکتەبی بێکەس لە ساڵی 1950 چەند ساڵ لەوێ بووی؟ تقریبان تاکو 64 لەوێ بوو. بەڵام تۆ دوای چیتە سانەوی و بەڵام زۆر بەردەوام نابی؟ نا لە سانەوی نامەچمە متاوسێ سەلاحەدین لێوێ بەردەوام نابم. بەڵێ ئیتر دەستەیتە کاسبی و کار و کاسبی و هەر کاسبیشم کردو. دوکانێکی خۆت داناوە. دوکانەکە لەکوێ بوو؟ دوکانی یەکەمم لە مەزاخانەکە بوو، لە مەزاخانەکە بوو لە بازاری تۆفیقەفەنیا ئاغا فەتحوڵا. دوایی لە 69 وازم لەوێ نەهاتمە جادەیەکەوە دوکانەکانی سینەمای دڵشاد تەواو بووبوون لە کابراایەکمان کڕێەوە بە 100 دیناری ئەو کاتە. ئێتە کاکم سەرپەرشتیە کردم و چیتان تیادانا؟ وەڵای و بێلا دەتوانم لەم یەکەم کەسم کە تاقم وێنەوەتە سلێمانیەوە هێنا من لە کەرکووکەوەم هێنا لە بەغاوە کاکم بەچوە هێنا کورسی نایلۆنمانێنا تەپڵکمانێنا مێزمانێنا زۆر شتمانێنا حتا دوولۆ قعدێ مناڵ هەبوو و کاتە نوعیاری مناڵانە بوو ئەوانەمە لە سەحەی ئەمینە کڕی و ئەمانێنایە بۆ ئێرە. تاکەی لەو دوکانە بەردەوام بووی؟ هەتا 2007 تا 2000 لە شەستەکانەوە لە نۆی شەشی 1960 هەتاکو 2007 ئەو دوکانت هەبوو. بەڵێ باش. ئەم وێنەیەکی ئەمە گەڕێکی چوارباخە کاکەجان، ئەمە هەموو کوڕانی چوارباخی ئەو سەردەمەین ئیتر خۆم و ڕەحیمی پورمەوە ئەحمەی حاجی عەبدوڵایە و نەوزادی پورمە و ڕەحیمی پورمە و سەرداری حەمە فەرەجە و ئەنوەری بەقاڵە و ئارەوەڵایەوە زۆرن جەمالی هەمزەیە و ئەمانین مستەفای کاگڕزایە و ئەم ناڵانش بەخوا زۆربیان ناناسی. ئەم وێنەیەکی دوکانەکەتە پێم بەڵ ئەمەی دوکانی مەزاخانە مەزادخانەکە ئەمە دوکانی من و جەمالی سەفێنانی جەمالی حەمەی دەروێش بەداخۆ بە نەخۆشی کۆچی دوایی کرد 10 ساڵێگە بێ زیاتری ئەوە دوکانی یەکەم تا ئەم وێنێ شوێنی هەریچێک لە دوکانەکان ئەمە دوکانەکەی سەرجادەکەی ئەمە دەوروبەری ساڵی 75 دوای شکست کە هاتینەوە دەستم کردەوە بە بۆ فڕۆشتن. ئەم وێنێش سێ گەنجن هەر لە دوکانەکە ئەمە شەید بابەتایرە لەگەڵ عەبدولی کاگەمین کە پێڵێن عەبدولی مینەشە لەگە ڕێزما ئەوەش خۆمم لەسەر دانیشتوم بۆ یادگاری گرتمان پێم وایە ساڵی هەفتاویەکە. وێنێکی جوانە ئەمەش کوڕانی چوارباخ هەنێک لە وێنەکانی چوارباخ پیشانی وێنی زۆر جوانت هەیە. ئەمە هەمەی مامە عەزەیە جەمالی سەفێیە خۆمم ڕەحیمی پورمە ئەمە بەرماڵی خۆمان ئەوە خانووەکەمان کۆڵانەکەی خۆتان بەڵێ هەر ماڵی خۆشمانە ئەوەش ئەوەی ئەم وێنەیە شەر وێنەی یەکێک لە کۆڵانەکەی خۆمانەوە ماڵی دایکمە ئەمە خۆم ئەملاتر ئەمە هەردی کوڕمە کە لە باوەشمایە ئێستا مامۆستای فیزیایە دەوروبەری هەفتاهشتا. ئەم وێنێش وێنەی ئەمە گەڕێکی چوارباخە ئەمە لەم سەرەوە خۆمم حەمەی کەریمە ناسا بە حەمەی کەریمە ئەمە کاگا حەسوورە کە لە هین بوو لە نفوز بوو ئەمە سەرداری حەمە فەرەجە ئەمان حەسەنی حاجی غەریبە ئەمە عوسمانی ماقارە ئەمە کاک جەزایە تێگەی ئەمانە تەمان بازێکیان سەر لەخە بازیشان کۆشی دوایان کردو و تەمەنیان درێژ بێ وەکو کاک حەسەن و ئەو کاک ئەحمەد ئەمە ژوێنێکی ئەمە گەڕێکی چوارباخە ئەمە کە عەزیزە کاک بەرجەدە کە عەلی برای عەلی مامقارە خوالی خۆش بێ ئەمە خۆمەش کابراایکی قاوەمەفرۆش واتە تەنیشتمانەوە ڕستمەکە لەگەڵای گرتین. ئەمە ژوێنەی کۆمەڵێک گەنجی ئەو کاتەن ئەمە سەیرانی یەکێتی قوتابیانی کوردستانە لە 72 یەکە هەمیانم برد بۆ سەیران من هەرچەند لە مەکتەبانە مابووم بەڵام ئەندامی ڕێکخراوی قوتابیان بووم ئەمانە زۆربەی زۆریان سیقیان بە من بوو بەرهەم من بۆ هێنان کتێبم بۆ هێناشتم بۆ هێنان ئەوە نەقیب عەبدوڵڵایە ئەوە سەلام عەبدوڕەحمانە کە بینە زیندانی سیاسی بوو ئەوە بادی عەلی سلێمانە ئەوە زایری کەریمە ڕەشە ئەوە بەڵێ ئەوە ئازادی خوشکەزامە موهەندیسە ئەوە جەمالی شەخنیسان مەدینە ئەوە کاک جەزایە ئەو شیارە تێگەی ئەمانە هەمویان ئەندام یەکێتی قوتابیانی کوردستانمە زیاد لە 50 ڕسمە بێت هەمە گرتومە. دیارە تۆ هەر لە مناڵی شۆ لەو ساڵانە کەیتر تێکەڵی سیاسە دەبیت و لە یەکێتی قوتابیان و دواتر لە کاژیک و چوونە دەرەوەوان ساڵانیش خەریکی وەرزش بەڵێ ئەرەوەڵە تیپەکەم نامە مەحەریکە ئەمە بۆ ئەمە لە بەرەوەی کاژێک بووین خوالی خۆش بوو کەمالی وەسا حەسەنە پار جوانە مەرگ بوو خوالی خۆش بێ ئەوەش خۆمم
ئەو تا بڵێ کوڕەکی تێکۆشەر و ئەوە ساحەی جێیشە تێگەی ساحی سوپایە کاکەما لە پێشمەرگایەتی زۆر کردووە دووبرای شەیدا شەید لە تیپ و تیپی وەرزشی هەردیە تیپی ئەوە لۆگەکەمانە وەرزشی وای گەلانە منەوە قڵم بۆ لە 16 ئەوم دانەوە هەشتی 16 یەگەی چۆن سێرە بەلامە بۆچی سواری کۆڵ ئەمە من لە مدەڕیبی لا ماهین بوو بە مدەڕی فەرەدوونی حاجی واحیادی بەخێر و سڵاوم هەیە بۆی وتی ئەبێ تەمرینکەن تەمرینەکە ئەمە بەڕاکردنەوە من بەو زەعیفی خۆمەوە جەبارە مەڵگرتو تێگەی ئەوە کەریمی عەبی عەزیزە تێگە ئەو بەختیارەکەیە ئەوە هیوایە ئەوە ئازادی مەحموود خوالی خۆش بێ ئەمە ڕامانەکە عەلە ئەساس تەمرینەکەین و بۆی ببین بە بیلە وێنەکان زۆرن بەداخەوە کە ناتوان ئەو هەموو وێنە جوانە ینی پیشانی بین وێنی ترمان ماوە بەس پێم خۆشە بچمە سەر و قۆناغا کەی ژیانی هاوسەریت پێکێنا من لە ساڵی 76 نیشانم کرد لە ساڵی 77 گواستمەوە 28 لەگەر ڕووپا غەریب خایرە ئەمە وێنەیەکی تۆ ئەوە من ئەوە ئاڵای خوشکێتی ئەوە کچێکی خزمیانە ئەوەی ئەو لاژ وەزیری خوشکمە ئابۆ شێوەیە بوو وێنەیەکی جوانە چەند مناڵتان هەیە لەگەڵ ڕووپاخان وەڵا 5 مان هەیە شکوور سێ کوڕ و دوو کچم هەیە مامەسا هەردیم هەیە هاوبیرم هەیە کە لێرە بوو ئێستا هەرزاڵم هەیە کچەکانیش هەرژین و هەژانم هەیە تەمەند درێژ بن ئینشەڵڵا خوای گەورە بۆتیان بێڵێ ئەمە کە لە بەغا بوو ئەوە کە لە بەغا بوو کە لە بەغا بوو ئەم وێنەیەش پێما بێ بولغاریا ساڵی بەڵێ مە بڵغاریایە لەگەڵ مەلیحی براژیلمە ڕووپاک و هەردی مناڵ بۆ و کاتە ئەمەش وێنەیەکی تۆ مناڵەکان بەڵێ ئەوە هینی جەژنی لەدایکبوونی هەردی بوو ئەم مناڵانی گەڕکمان بان کرد بوو بۆ خۆیان لەگەڵ چەند نەوەت هەیە کاک نەوەکان وەڵی هەش کچ و کوڕێکە ینی کچەکەم سێ کچی هەیە هەردی کچ و کوڕێکی هەیە هەرزال دوو کچی هەیە هاوبیریش دوو کچی هەیە دەستەکانی خۆش بێ من پێم خۆشە باسی ئەزمموی نووسینی تۆ و نووسەران و کۆمەڵێک یادەوەری تری ئەوانە بێکۆ بچین بۆ یەکێتی نووسەران لەوێ بێکۆ باسی بکەین باشە بەسەرچەوە دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوایی وچانێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک فواد حەمامی سەڕاج لەگەڵتان بەردەوامین. کاک فواد باسی ئەومان کرد کە جەنابەت هەر لە تەمەنێکی مناڵیەوە هاتوویتە ناو بواری نووسین و دنیای نووسین و وە لە زۆر بواردا نووسیوتە. بۆچی لەو ساڵانە لە سەرەتاوە مەسەن لە حەفتاکان و لە هەشتاکان کە نووسی نەچوویتە نووسەران؟ تەمان خۆی یەکێتی نووسران ساڵی 70 دروست بووە. ڕەوشی ئەدەبی پێش شەسەکان کۆمەڵە خەڵک عاشق بوون بە ئەدەب و بە نووسین و بە خوێندنەوە و بە شیعر وە گۆڤارەکان و ڕۆژنامەیان بە کەمی دەرەچوون. ئەوەی کە دەرەچوو مەسەلا ڕۆژنامەی ژین بووە و هەندێک گۆڤار لە شەسەکانە وەکو ڕۆژینی و بڵێسە و هەتا و پێشکەوتن و ئەمانە و هیوا و ئەوانە کە دەرچوون ئێمە ئەو کاتە مناڵ بووین. بەڵام من بەهۆی کاکمەوە کە ئەو کاتە سەردانی لەوانی دیموکراتمان نەکرد کتێبخانەیە هەبوو بێ بوو کتێبخانەی خەبات لەوێ جەریدەی لای کاک بەکرد بوو بەرامبەر تۆفیقە ساز بوو ساوازم دوکانی هێڵە کوشتوانەی تیافرۆشن لەوێ بمنیە نا بچم گۆڤاری ڕۆژی نوێی بۆ بێنم خەباتی بۆ بێنم منیش ئیتر وردە وردە چەشم لە ئەوە کرد کەوا بخوێنمەوە و لە گوزەرەکەشمانە بە تایبەتی لە خانی تۆفیقە فەنی ئاغا فەتحوڵا کابرایەکە بوو ناوی عومەری گلە بوو لێفەیە فرۆشت ڕۆژە بانگی کردم وتی بڕۆ ئەمە بەرە بیخوێنەرەوە منیشتەمان مناڵ منیە مرگت ناوی گۆڤارەکە ناوی پەیام بوو وازانم بەریتانیەکان دەریانە کرد شتی خۆشی تیا بوو کوردی تیا بوو نووسی تۆفیق وهبی تیا بوو زۆر بابەتی تیا بوو منی ئەوردەوەدا ئەم خوێنەوە و لە مناڵیشما تەمان کە لە قوتابخانەی سەرەتایی بووم بۆی دوو مامۆسای ئازیزمەوە کە یەکێ مامۆستا فەرزوون عەلیەمینە و یەکیشیان مامۆستا خالید سەعیە.
مامۆستا فەریدون عەلی ئەمین زۆر پەروەردەی کردین، پەروەردەیەکی نەتەوەیانە وریایانە. یەکێک لەو کتێبانەشیە کە دەری کرد لەگەڵ مامۆستا عومەر عەبدوڕەحیمە بە ناوی پاڵەوانی دوا ڕۆژ بوو. ئەوە کۆمەڵێ سرود و کۆمەڵە شعری مناڵانی تیا بوو کە ئێسانی وەشمان لەبەرە، یعنی ئەوە بوو بەهاندانێک بووم و لەم لایشەوە مامۆستا خایسایی کە وێنەی ڕسمی پێوتین مەسەلا ڕسمەوە نەبوو لە دەدانەوە چوار لە دەدانەوە 5 ساڵ لەسەر 500 دانا 1000 دانا بۆی بۆ کڕین بۆیە هەبوو بە 20 فلس بوو، بۆیە گەورەتر بە 25 فلس بوو. ئەمانەی کە بۆ کڕینەوەی ڕسم بکەن تێگەی کە ئێمە ئەمان کرد تەمان حەزیشی لە پاکوتەمیزی زۆرە کرد تێگەی ئەمە کەەوەمانەوە دوایی نییە وتی تۆ مەڕۆرەوە منیشتە ناڕۆشمەوە وتی دەستێگرم ئەی بدەم بۆ شانۆیەکان. ئەو کاتە لە ساڵی 56 و 57 دێ شانۆیی کراوەکو ئالە ورگەی شووتی دز و مەمۆزین و هەروە بێتەوە پیسکەی تەرپیر و ئۆتەیل و ئەمانە کە نووری وەشتی لە ئۆتێلا دەوری هەندەر بوون بۆ تۆ ئەمانە وای لە من کرد چمان ناو وەزعەکەەوە لە سەرەتاوە کە لە دواییە کە کۆمەڵی برادر بووین مەسەلا لە ساڵی 68 ئەوانە لەو چاخانەی کاکە حەمەد دانیشی من بووم، ئەحمەد سالار بوو، حەمەسایی حەسەن بوو، ماربن هەسرا بوو، شێخەنۆر بوو، حەمە ڕەشی هەدەست بوو، کاوە زوودی بوو، وەیەکێ لەوانەشی کەوا گەورەمان سیرمانەکە عەلی کەمەل باپیراغا بوو تێگەی کە هەموو کاتێتر مناقەشەی شیعرەوانە و بیریشمان نەشە کاکە ئەحمەدی حەمکوڵیش بوو. ئەمە بۆکو چۆن بوو بە جێگایەک بۆ تێگەشتن لە ئەدەب و ڕۆشنبیری و مناقەشەکردن و ئەم شعرە جوانەوە جوانجا سەر کێشە بۆ ئەدەبی کلاسیشی مەحوی و سالم و نالی و مێژووی ئەدەبی کوردی مامۆستا عەلادین سجادی و مێژووی ئەدەبی ئەدەبیاتی کوردی ڕەفیع حیلمی و کۆمەڵێ بابەتی تر کە وای لە ئێمە کرد و هەندێک گۆڤار و ڕۆژنامە کتێب دەرەچوو کە شاعیرەکان یان نووسەرەکان خۆیان یانە قوتابخانەکانەوە بە 30 فلس یا بە 50 یا بە 60 فلس بە قەرزیشیان نا بە قوتابیان تێگەی ئەوەش نمونەی زۆر هەفتاکان ئەوە ئەو سەرەتایی کە باست کرد تۆ دەستەکەی بە نووسین کۆمەڵێک چیرۆکت نووسیوە کۆمەڵێک بابەتی تر نووسیوە لە کۆڕەکان بەشدار بووی لە هەفتاکان و لە هەشتاکان ینی وەڵامی پرسیارەکەی من ئەوەی کە پرسیارم لە جەنابەت کرد یەکەم بۆ نەچوویتە نووسەران، دووهەمیش بۆ بابەتانەی تۆز لە ڕۆژنامەکانی ئەو ساڵانە لە بەغا مەسەن لە کاروان و لە بەیان و ڕۆشنبیرنی ئەوانە زۆر شتیان بۆ بڵاو وەڵی تەمان برادەرێکی لەوانەیە کاگاسیل دایمەی خۆی فوار مەمنوعە نووسینەکانی شێر مەمنوعە. بۆ نمونە چیرۆکێکم هەیە لەو کتێبەتی ناوی دیاری ئەم جارەیان باسی ئەو پۆلیسانەکەم کە نەفیەکردن لە کوردستانەوە بۆ جنوب لەوێ ژنەکەی نیە هەست بە نامۆیەگەکە هەینەکە سێدەکە ئاسکارەکان و یا زابتەکانوانە کۆمەڵە شل لە کوردستان و نۆ بۆ هین ئەمیش هەموو ڕۆژێشیەتێکاڵێ و دیاریشتانیان لێ چۆ بوو تێگەوە تۆزێ بڕێ فێری زمانی عەرەبی بوو لەگەڵیانە ئەویش ئەڵێ ئەزانێت چیە و شەڕە و ئەمانە تاڵانیەکەن و تێگەی جەردەیەکەن و شتەکەن لە ئەنجامە پێ لە ڕۆژە دیارەکەیانە بینیت. ئترەمیش پۆلیسە لەوێ دارێکی هێنە دەست چەکوشتیان ناوەتە سێرەکە قەمەرەیەک وەستا و خەڵک دەوریا و ئەمانە ئەمیش هەژێتە پێشەوە عەریفێک نامەیەکی هاتێ ئەڵێ دوێنێ عەریف جاسم بە دەستی چەتەکانی ژوور و کوژدا. ئەو سەردەمەش کە وەکو گوتمانمە تا هەفتاکان کە بەیان 11 ئازار خوێنرایەوە باڕاستی دنیایەکی کە کرایەوە دنیایە کەوای ئێمە تێکەڵی ئەدەبی عەرەبی بوون ئەقلامە هات تەلیعە هات کۆمەڵی گۆڤارە کۆڕەکان دەستی پێکرد. ئەو کاتە من ئەندامی نووسەران نەبوو نێگەی بە شەرمەوە ئەچوومان ناو کۆڕەکانیش و حتا جارێک بیرمە یەکێتی نووسەران لەم ئەقاریە بوو لە خانوویەکە بوون جەلال مەحموود عەلی یادی بەخێر چیرۆکێکی خوێنەوە زەمبەناوی خاکەڕۆوە بوو. منیش کاسام دەسم بەرز کردەوە شتێ بڵێم هەموو ئاوڕان نایەوە لەو ئاڕانەوە منە بەشی لە بیرما بوو ڕۆیم ئەتیان دێ قسەم کرد ئەوە سەرەتای ئەوە بوو کە بەشداری ئەو کۆڕە بکەم و بەشداری مەسا کۆڕەکانی مامۆستا شاکر فەتاح و محەممەد مستەفا کوردی و هەروە بێتەوە کاک شێرکۆ و مستەفا ساڵح کەریم و زۆر لەو ئەدیبانی و سەردەمە دەوریانە بۆ من وەکو چۆنەڵێ خوێنەرێک وەکو ڕۆشنبیر حەزمەکە ڕۆشنبیر بووم ئەچوومە ناویان دیارە وێنەی زۆر زۆرت لایە هی نووسەران و هی ئەدیبان و هی ئەو ساڵانەی کۆڕەکانی ئەو ساڵانە دانیشتنی شەوانە و پێکەوە بوونتان و من پێم خۆش ئەم وێنانە پیشان بین دیارە وێنەکان ژمارەیان زۆرە هەوڵێم لەم بەرنمەیە هەم وێنەکان پیشان بین هەم لە چیرۆکی وێنەکانی شۆباسی یادەوەرەکانی ئەو ساڵانی تۆ ئەم وێنەیە وێنەیەکی توێ وەکو تۆڵی
لە فیستیڤاڵی چیرۆکی لاوان لە کارگەی جگەرەی سلێمانی ساڵی 79. بەڵێ ئەمە کاتێک کە من لە مەڵبەندی لاوان بووم بەهۆی شاب عوسمانەوە چوومە ئەوێ و دوو کەسی لێ بوو بەڕاستی زۆر پیاو بوون لەگەڵمانە ئێوە تۆ دوای 75 خۆی دەزانی ڕۆژی کورد گۆڕا شۆڕش کەسی هێنا و پەیمانێکی جەزائیری هاتووە من ویستم فرسەتێ بێنم لەوە کە شاب پێوتم مەڵبەندی لاوان هەیە و لێوێ ئەمانەوتم ئێڵن کۆڕوشت بگرین وتی تۆرە قسەیان لەگەڵا بکە ئەوە بوو کە چون قسم لەگەڵ سەڵاح حامید و کەمالی حسێنی ساڵحەمە خوا لێی خۆش بێ وتیان باسی کۆڕوشت بگرن بەڵام تۆزێ ئاگادار بن ینی وەکو شتێک نەشیش سوودیە نەکەبە ئێمەش مابەش ئەم وێنەیە 79 کە فیستیڤاڵی لاوانە لە بینی هەولێر و دوهۆک و سلێمانیە ئەم وێنەیە جەنابی لەگەڵ کاک نۆی 1970 هەیە لە هۆڵەکاین کاکە حەمە و شێرکۆ بێکەس و هەروە بێتەوانێ دێنەیشکەمە کرد بەهینی چیرۆک یعنی چۆنەڵێ ئەفو بەهینی شعر کەوا دەرەجە و پلەی بۆ دانێن مستەوای ئەو شعرانە لەچەند یەکەم و دووەم سێم جیاکەنەوە یادەوەرێکی جوانە. ئەم وێنەیەش کۆمەڵێک لە نووسەرانە دیارە وێنەکە لە هەولێر ژینەوە بەڵێ لە هەولێرەوە لە 1982. ئەمە کۆمەڵی ئەدیب و نووسەی دیارن یعنی خۆم و کاسێن جافە و مامەساسیان عارفە و مامەسا حەمین پێنجونیە و کە عەبدوڵڵا عەباسە. ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە دیارە لە 1 ئازاری 1974. ئەمە هەردوو شەهید نەریمانی فواد مەسی کە خۆی بۆ خۆشی نووسەر بوو لاوکاریە ڕۆمانێکی بڵاو کردو ڕۆژانەی کرێکارێک ئەم وێنەیە سێ گیراوە 1974 ئەمان مانگی 5 ئەگیرێن لەگەڵ لەیلا قاسم و جەواد و ئازادا کە ئەمانە ئەگیرێن بەداخەوە لە 5 ئەگیرێن لە سیانسەی 5 هەر 5 ئیدامەکرێن بەداخەوە یادەوەریشی ناخۆش و ڕوحیان شاد بێ. ئەم وێنەیە دیارە 3-4 وێنەن بێکەوە مامۆستا هێمن مکوریانی شاعیر کە ئەو ساڵانە هاتووە بۆێرە دیارە وێنەکە ساڵی 76 بەڵێ کۆڕێکی گرتو لایانی مامۆستایانی سلێمانی کۆمەڵێک وێنی زۆر جوانە کۆمەڵێک کەسایەتی و نووسەر و ئەدیبی ئەم شارەی تیا پێم خۆشە خۆت باسی کۆڕەکە و ئەو کەسایەتیان کۆڕە تەمان دوو مامەسای ئازیزە بوون یەکیان ناوی مامەسا محەممەد بوو یەکیشان ناوی مامەسا عەبدولقادر بوو عەبدولقادر بەرزنجی بوو پێم وایە ناوی هاتم بۆ لامتیان مامەسا هێمنیە حەزەکەین کۆڕێکی بۆ بگرین خەڵکی سیقەی بە تۆ هەیە بۆی بێتە کۆڕەکانەوە سەرپەرشتی بکەیت. ئەمە تەمەن مامۆسا دلێرە کاک ئازادە سەبا غالبە مامۆسا هێمنە مامۆسا کامەران مکریە کاک شێرکۆبێ کەسە حەمە باقی شاب عوسمانە کاک جەمالە خۆمە بەڵێ ئەوە یعنی یادگارێکە من لە گۆڤای دکۆمنتە باسی ئەوم کردو هێمن لە سلێمانی ئەو ڕۆژەم هەمووی دەستنیشان کردو. وێنەیەکی جوان و یادەوەرێکی زۆر جوانە. ئەم وێنەیەش وێنەی سێ شاعری جوان و گەورەی کوردن. بەڵێ ئەوە شەر وەکو هەمان ڕۆژە کامەران مکری و مامۆستا هێمنەوە شێرکۆبێ مامۆستا شێرکۆبێ ڕۆحیەسێکیان شاد بێ سێ شاعری جوان و گەورە بوون. ئەمە وێنەیە یادگارێک لەگەڵ کە شاعری گەورە کاک عەلی کەمال باپیر ئێوە چۆن یادگاریتان هەیە لەگەڵ چۆن من یادەوەری و شعریشم لەگەڵ مامۆستا کەمالیە زۆرە ئەو کاتێمە شاعیر بوون من لەقەبم هەبوو لەقەبەکەم پەژار بوو لەگە و شعرێکی بۆتون پەژار فەرتەنە شاعری کارزان نەدیوی لاوی تازەی کوردستان زۆرە. ئەمە لە باخچەی گشتی دانیشین باوەڕ کە بەو گۆچانیەوە هەر بۆ دوکانەکەم لە مەزاخانەکە ئەمە لە باخچەی گشتی گرتومانە ڕسمێکیشین بە تەنیا گرتووە هەر خۆی لە کتێبەکەی شێغەنۆرە تایەتی و وێنەیەکی زۆر جارمە شەر ئەو وێنەی خۆی 6 1960 ئەو ڕۆژەیە هەردووچان ئەو جیاوازی تەمەتان زۆرە ینی ئەو بۆ تەمەنەوە هاو بۆ لای ئێوە زۆر بڵێ ینی دەریایە بۆم پیاوە. وێنەیەکی مامۆستا ئەحمەد سالار یەکێک لە کۆڕەکە لە ئەسیناین ئەوە پیاوە عەرەب بوو لەگە کچەکە لێمان نابوون و لەگەڵمانە حەزیانەکە بیبێن بەملاوە و لا بیان جەڕین. بۆچی چوون بۆ ئەسینا بێکم ئەمە شەر وێنێکی ئەو کاتانێکە لە ئەسینا ئەمە هەر لە ئەسینامە شوێنێکە لە ئەسیناوە سەرەکەوی بە جیازێک بە حەوت دراغما پێگەی کاگەی تەوێیت هەمووی گازینۆ و چۆنەڵی شوێنی ڕفایەت و ژیان و ئەوانەیە هەر کچە و کوڕە بۆ خۆی بێکۆ دانیشتون و وەختە بن بەسەر من و کاگەحمەیش ئەوم ڕسمشتمانە گرت و ئەوەی شەکە لەو ڕسمانە لە هەر بۆ گەشتیاری چون بۆ گەشتیاری دوایی لێ شۆچون بۆ قوبڕس. ئەم وێنەیەش وێنێکی جوانە
شەید دڵشاد مەریوانی و کاک حەمەی حەمەباقی و کۆمەڵە کەسایەتی تر سەیرانێکمان کرد تەمە سەیرانەکان هەموو سەرۆکارەکەی خۆم بووم ئەمە بۆ سووسە ئەمە تای عزیز مەلا ڕەحیمە نووسەرە لای ڕاستەوە کە بە پێوەستاوە بڵێت مێداشنایە وەکە حەمەی حەمەباقیە ئەمەشان شاب عوسمانی خوا لێ خۆشوێ ئەمە خۆمم ئەمە شەید دڵشاد مەریوانیە ئەمە جەمالی برامە ئەم وێنێش سەر ساڵی ه6 وێنێکی جوانە کاکەمان بۆتانی و کۆمەڵی کەسایەتیە ئەمە سەیرانەکەی کە کردمان دوایی چوون بۆ دوکان لەوێ خوا لێ خۆشوە خیام کارگەچی وتی وەرن بەلەم هەیە و سوار بن ئەتانجەڕم بەناو دەریای دوکانە کاکەمەمە جەمالی برامە خۆمەم حەمەی نێرگزە و مێداشنایە حەمە فەری حەسەنە حەمەی حەمەباقیە شەهابە تەهایە دڵشادە خیام کارگەجێ دەستەکانی خۆش بێ ئەم وێنانە بەڕاستی یادەوری زۆر جوانە تۆمار کردو ینی وێنەی زۆر جوانێتی ئەم وێنێش وێنەیەکێکە لە کۆڕەکان کۆڕێ بوو کۆڕەکی شیعری بوو حتا تا سارسایت خوا لێ خۆش بێ وتی خەرمان بەرەکەل کۆڕەکانمان قەڵەباڵەخە تێگەی ئەمە ئەحمەد ڕەجەبە ئەوە مامۆستا حەمەی معرفە ئەوە خۆمم ئەوە مامۆستا جەلال مەحموود عەلیە ئەوە کاک ئومێدە ئەویان کاک جەلالە ئەو بەهادینی برای ساڵح مەجیئە ئەوە ئازاد مستەفایە ئازادی کاک مستەفا تەمان ئەوە هەیە ئەمە تەمان کە گیرایەکسەر لە کابرام سن یعنی نازانم خۆم نەمگرتەوە بەڵام لە کابرا ئەوەی کە گرتی وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی بەڵێ ئەمەش یەکەم جاریشە بڵاو وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی کۆمەڵە کەسایەتی زۆر جوانی تایە دیارەیەکێکە لە دانیشتەکانی شەوانە ساڵی 75 ئەمە کە دوای شکستی ئەیلول هاتینەوە بەڕاستی من باوکیشم بە دوای عەمدی خوای کرد 2/5/1975 سەفەرێکمان کرد بۆ بەغا ئەوەتر شەو کە دانیشین دڵشاد مەریوانی بوو کاک ئەحمەد سالار بوو کاک شێرکۆ بوو مامۆستا حوسێن عارف بوو خۆم بوو ئەم وێنەیەش ساڵی 74 ئەوانە چیان ئەو شوێنە کوێکە ئەمە سەرچنارە نادیەکەی سەر ئاوەکە نازەم بسەماوە خۆی سای مەسەرچنار نبینین ئەمە خۆ ئەمارم هەستراوە ئەمە ڕشکی دەسە حەمەی نێرگزە تەهایە خۆمم سەری دڵشاد بە سەری دیارە وێنەیەکی زۆر جوانە یادەوەرێکی زۆر جوانی ئەو ساڵانێ ئەم وێنەیەش هەر ساڵی 74 دیارەیەکێکە لە کۆڕەکە مامۆستا تا بابان یادی بەخێر و تەمەند درێژ بێ هینێکی دانا خەڵاتی بابان لە خەڵاتی بابانەکە لێ پێشکەشی مامۆستا ئەحمەد سالاری کرد ئەم ڕسمە ئەمە فازڵ قەسابە ئەمە ئەحمەد سالارە ئەمە سەیرانی خوشکی دڵشاد مەریوانیە ئەمە خۆمم ئەو مامۆستا حەسەنە حەسەن مەحموود ڕەسوڵ ئەمە سیروانی بەرخیە خوالی خۆشوێ ئەمەش کامەران ڕەوفە ئەم وێنەیە ژوێنێکی زۆر جوانە بەڕاستی پێم خۆشە خۆت باسی ئەو دوو کەسایەتی و ئەو کۆڕم بۆ بکەیت من هەر کارێکی ڕۆشنبیری بوو بێ لە بەغا بوو بێ لە هەولێر بوو بێ لە هەر شوێنەکە بوو بێ من چووم ئەوە مامۆستا عوسمان چێوارە ئەوە مامۆستا برایم چێوارە بڵێ ئەوەش خۆم ئەوانە ژەر خەڵکی سلێمانین بەعزێکیان بەڵام خۆ دەزانین لەگەڵ ئێمان نەبوون مناسەبەکە چییە؟ مناسەبەکە ئاهەنگی ڕۆشنبیری کوردی لە بەغا تێگەی فیستیڤال عەفوە ئاهەنگە فیستیڤاڵی ڕۆحیان شاد بێ کاک عوسمان و کاک ئیبراهیم دوو کەسایەتی جوان و گەورە بوون ئەم وێنەیە وێنەیەکی کاک دڵشاد مەریوانیە ئەمە شەی دڵشادە گەشای خوشکێتی ئاورنجی خوشکی جەزای شەید عەلی کاتبە و خۆشم ئەمە لە قاعی مستەنسەریە لە جامیعە کە چوین بۆ ئەوێ بۆ حەفلێ لە بەغا وێنەیەکی زۆر جوانی و یادەوەرێکی جوانی توی ساڵی 73 لەگەڵ نووسەر و چیرۆکنووسی گەورە کاک حوسێن عارف ئەمە مامۆستا حوسێن عارف و خۆمین لە شەریف حەدادی پێڵێن لە بەغا ئەو کاتە تەمان جاراسی جەوێکی خۆشمان دروست دەکرد لەناو ئەدەبیاتم لە خوێندنەوە یادەوەری جوان و شتی جوانتان هەیە بەڕاستی سەرڕای زروفە سیاسەکەی و ساڵانە هەفتاکان ئێوە یەک بووین بە هەرچیەک لە بیر و باوەڕی جیاواز بووایە ئێستا من لە ناو هەمیانە یعنی ئەگەر هەفتاک سەکە حساب بکەی نەوەی چەپ بۆ مە قەومی بوو من نەتەوەی بوو ئەمە ئەو وێنەیە کە لە بانە گرتمان کابراوەتی وەڵڵی عەکسەکەتان زۆر ناشرین دەرچووە حەسەلایوتی خۆمان ناشرین ئەو وێنەیە لە بانە جیرەوە بۆ مامۆستایە ئەم وێنێش وێنێکی جوانە خەریکی ئەمە کاک شێرکۆبیەکەس و ڕەوف حەسەن و هین حەمەد سەدیق خەریکی هینن خەریکی شەترەنجن کاک حەوەستەغی محامی بەڵێ محامی کاک شێرکۆش سەیریانەکە ئەوەی دواوە نازانە مار بناسراوە هەمزە لە دواوە سەیرانەکە هەمزەی عەلی دەدەی ڕۆحیان شاد بێ وێنە و یادەوەرێکی زۆر جوانە بەڕاست
وێنێکی کاگەژی گۆران و کاکەمام کاکە مەمە ئەمە خۆم گرتومە تێگەی تا ئێستا نە کوڕەکانی نە کەس نەیبینی و ئەم وێنێ وێنێکی جوان بەڕاستی زۆر یانی عزیز و ڕێکوپێک و خۆشەویست و لەناو ئەدەبا دیارن وێنێکی کۆمەڵێک نووسەرە ئەمە ئەم وێنەیە سنجافە و جەلی زەنگەنەیە و سێ عارفە و مامەسا هەمووی پێنجونی و عەبدوڵڵا عەباس و سمکۆ عەزیزە ئێگەی ئەوە خۆم گرتمن کۆمەڵێ بوون بۆ ئەوەی بۆ ئەم ڕۆژە بمێنێتەوە یادگاریکی جوانە بەڕاستی جێدەست دیارە کە ئەم وێنانە هەموو ئاواتۆمان لە هەولێر ئەم وێنەیەش وێنێکی جوانە سێ کەسایەتی ئێمە ئێوارانە چوین بۆ سەشنار هیچ ئێوارەیە بێ سەشنار نەبووین ئیتر هەمەی نەرگز بووە هەمە ڕەشێرەز بۆ مارب بووە دڵشاد بووە تا عەزیز بووە ئەمە کە چوین کابران باکرد ئەم ڕەسمەمان بگرێ دوای ئەم ڕسمە دکتۆر هۆگر لێ سەنم چوو بۆ ئەو لای هەمەڕەشی جاکرد بوو بۆی نەبوو هەمەڕەشی نێزانین لە چۆ بۆیاتەوە تا خۆم پێم وتم کاکەوە لای خۆم بڵاوم کردوێتەوە ئەمە ساڵی 1970 پێش چوونە دەرەوەمە کاک هەمەڕەشێرەسە و کاک ئەم وێنێش کاک ئیبراهیم چێوار و تۆ من و سەیرانی خوشکی دڵشاد مەریوانیە لە قاعەی خولد لە بەغا لە مێردەجانی هونەری کوردیە ئەوەش ئەوە وێنێکی زۆر جوانە ئەم وێنێش ئەمە خوشکە پرشنگە لە مەڵبەندی لاوان تایبی بابەتەکانی بۆ ئەکردین ئەم ڕسمەش تا ئێستا بڵاو نەبێتە لەوانەیە خۆی هەربیریشی لەبێت ساڵی 76 وێنێکی زۆر جوانە ئەم وێنەیەم پێخۆشە پیشانی بەم وێنەیەکی کۆنە هونەرمەندی کۆچکرد و کاک حسێن مسریتی ئەمە بەڕاستی بازام زەلامێ لە شوێنێ بڵاوی کردبووە نێزانی چیە من نازم نسخەکەم ما بوو بە حسێن خۆیت حسێن بەرامبەر دوکانەکەم ئەو دوکانی حاجی علی بوو لە پێشایی کەمالی حەمە حەسەن بوو کورسی چاکرد کورسی نایلۆن هەبوو هاتینە ئەم بەرەوە کامێرەکەم بان کرد حسێن و خۆم و کاکتار و ئەو کوڕە ئارامی ناوابزانم ئەو وێنەیەمان کرد ڕۆحی شاد بێ خۆی لێ خۆش ئەم وێنێش ساڵی هەفتاویە کە نووسراوە هیوا و فوات ئەوە هیوا ڕەوفە کە ئێستا هیوایە خۆشەویستیمان بۆی هەیە ئەمە لە کە سەیرانی قوتابیانی کوردستانمان نەکرد ئەوان چەپ بوونمە قەوم مناقەشاکەی لەو کاتە لەو تەمەنەیە ئەم وێنێش وێنی هەیەکێک لە سەیرانەکان بەڵێ ئەمە چین بە کانیسارد من و دڵشاد و کاک ئەحمەد ئینگلیس و کا عوسمان یادی بە خێرخوا لێ خۆش بێ براکەی حاجی برای ئەحەنلیز و لەگەڵ کاک سەلاح سایق بوو ئەو ئێمەی برد وە کوڕێکی باشش بوو لەگەڵمانە یەکێک لە کەسایەتی خۆشەویستەکانە لەگەڵتا ئەمە لە بلچیان گرتومانە مامەسا مەلا عەلی سەنجەریە ڕەفیقی باوکم بوو دۆستایەتیمان زۆر لەگەڵیا هەبوو هەچی دەرمان و شت کە لە بەغاوە باوکم بۆ یەکری خۆم بۆم ببردەوە ئەم پیاوەکو ئەوی شاعیریش بوو دکتۆریش بوو دکتۆری پێز بوو یعنی خەڵکم بردوۆتە لای هەموو دەستی یعنی برین و ناخۆشی و ئەوانە بوو نانی بۆ ناخورا ئەم پیاوە هەوڵەیە چاکێ کردەوانیە و وردە وردە دەرزی لێە و دەرمانی بۆ گرتەوانێ ئەیود نابێت نەشوتی نەکاڵێک نەگوڵە بڕۆژە بخۆی ڕۆحی شاد بێ کۆمەڵێک وێنی ترم لەلایە دیارە وێنانە کاتی بەرنامەکەمان بەداخەوە بەرە کۆتاییە چی ئەم وێنەیەم پێخۆشە پیشانی بم کاک حەمەی نێرگسی تایە بەڵێ ئەمە دوکانە جوانە مەرگەکەمە ئەمە سەلاح مەجیە کە حەمەی نێرگسە خوشکە زیاکەی کاک سەلاحە لەگەڵ خۆمە تێگەی ئەمە ساڵی 2004 وێنێکی جوانە ڕۆحی کاک حەمە شاد بێم ئەم وێنێش مامۆستا عین شەونم و مامۆستا عین شەونمە خۆمم کاک قوبادی جەلیزادی شاعیر و دکتۆر شکوریە ڕەسوڵە کامە لە یادی مەحویە گرتومانە لە ساڵی 2004 لە هەولێر لە چوارچرا ڕۆحی مامۆستا شەونم شاد ئەم وێنێش کاک شکور مستەفای تیا پێم خۆشە پیشانی بم ئەم وێنەیە زۆر هێنە تاری مێژویە بۆ کاک هەڵۆ بەرزنجی بابەتێکی پرسیاری دانابوو سە پرسیار زیاتر بوو لە مامەستا شکور مستەفا دوایی ئەو وتی وەڵا ئەوە تا دەستە کۆمپیوتەرەکە هەتامانەی جانی لۆکەی پێوە بوو ئەتانبەم بۆ شوێنێ بە زۆر بردینی ئەم پیاوەش کە هات خەڵکی باکوورە ئەوەش شکاکشوان ئەوە ئەمە دوای هەفتەیەک بەداخەوە شکور مستەفا ئەمری خۆی کرد بەداخەوە ڕۆحی شاد بێ ئەم وێنەیەش وێنەیەکی جەنابی هێرۆخانە لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی و ئەمە تاوان بەڕاستی جێدەستی هێرۆخان لە یەکێتی و سەرانە دیارە حتا ئیمام جەلالیش پیا حەقیقەت بڵێ دایم نییە
بەتەنگمانەوە بوو هاتوشوێی نووسەرانیە کرد لەگەڵ کاکواد و شێرکۆ و دکتۆر شێرکۆ ئەحمەد ڕەزا و من و خەڵکی کەش داعانیش بۆ ئەوەی لە معاناتی نووسەران و ئەوە بگاو چی بکە باشە و چی نەکەین باشە و ئەو بینایشی کە بۆیان گرتوین هەر ئەوان ئەو سەردەمەکرێکەیانەیە چکە مامجەلا بەڕاستی مانگی 30 میلیۆن دیناری هەیەینێ کتێبمان پێ چاپە کەشتمان پێکرد فیستیڤالمان پێکرد فیستیڤاڵی کامەرا موکری حەمە ساڵح دیلان ئالادی سجادی ئەو کاتە خێروبەرەکەتێکی زۆری هەبوو ئەو ئافتەتە بەڕاستی شایانی باسکردنە بەهوای تەندروستی باش بۆ جنابی هێرۆخان جێ دەستی لە هەموو بوارەکان دیارە ئەم وێنەی لە خۆشبوو بە ڕێز مامجەلالین مناسەبەکە چیە ئەو مناسەباتەکە پێم هەمومان چوون بۆ قەلاچوالان کاک شێرکۆی بان کرد بۆ ئێوانێ و داوەتێکی گەورەی دەوری 40-50 نووسەرە بووین زۆر جۆرە داوەتانەی کرد بۆ نووسەران و ئەدیبە یەک ڕسمی لەگەڵا گرتین وێنەیەکی جوانە ئەم وێنێش شاعری گەورە کاک عەبدوڵڵا پەشێوی تایە بەڵێ تەمەن کە عەبدوڵڵا پەشێو هاوبیرمەوە کاتێکی هاتبێتەوە بۆ سلێمانی بێ من نەبوو منیش بێ ئەو نەبووم ئەمە دانیشتێکمان کرد دوایەوە چوین کۆڕێکم بۆ گر لە چەمچەماڵ بە ڤیدۆ هەمە دوای کۆڕەکە هاتینەوە لەگە کاک ئەحمەد سەلام و لەگەڵ خۆم و ئەو کوڕی خزمی کاک عەبدوڵڵایە لەگەڵ خوا لێ خۆشبوو مامەسا گورونە گورونی پاسۆک مەشهورەش خوای لێ خۆش بێ و کەسێکی هاوبیری نەتەوەیی بوو و لەگەڵ کاک عەبدوڵڵا پەشێوە تقریبا ئەمە 35-92 ڕێز و خۆشویستیمان بۆ هەیە ئەم وێنێش کاک ئەحمەد سالار کاک خالید دلێر ئەمە سەیرانەکەی هینە تەگەرانە بە پێکابی شونا هیچمان پێ نەبوو ئەمە مامەسای خوا لێ خۆشبوو خالید دلێرە خۆمە و کاک ئەحمەد سالارە ڕەوف حەسەنە ئەمە ساڵی 1985 وێنەیەک و یادەوەرێکی زۆر جوانە ئەم وێنەیەشم پێ خۆشە پیشانی بین کاک شکووری وێنەیە ئەو کاکینە بووی نردوومەتەوە ڕەوفتەوەکەلی ئەمە لە چەپەوە ڕەوتەوەکەلیە شکور مستەفایە ئەحمەدی نسیریە مامەسا دکتۆر محەممەد مەحویە لەگەڵ ئەو دوانەی کە ناسم ئەمە لە کۆڕەکانی هەولێر بوو پێم وایە یا مەحوی بوو یا کۆڕێکیکە بوو زۆر ناسمەوە سەری یادگارێکی زۆر جوانە فوات ماشەڵا وێنەکان زۆر زۆرن وێنەی کەسایەتی و ئەدیب و نووسەری زۆر ئەم وێنەیە ئەەکەم بە دوای نوێنە وێنەیەکی کەمبینراوی یا هەر نەبینراوی شاعری گەورە کامەران موکریە بەڵام لە بەندیخانە دیارە لە بەندیخانەیە لە بەخا گیراوە خۆی تەمەەن چیرۆکێکی من لەو کتێبە مەبڵاوێکمەوە بە ناوی گەلاوێژەوە لەو چیرۆکە باسی ئەم وەسعیتیایە تێگەی حەزێک دۆ لە بەغا من نەکبی بم بۆ کورد تێگەی ئەمە لەگەڵ خوا لێ خۆش بوو پیاوی تێکۆشەری کورد نوری ئەحمەدی تاهایە تێگەی ئەمە وێنەکە لە ماڵی ئەستێرە بوو دانرا بوو لە پەنایەکە زۆر چچولۆچ و خدنیوەی دڕابوو ئەمانە وتم ئەمە ئەی بە من ئەوەی یامێ لەگە پاندانەکەیە پاندانەکەی سا لە ماڵەوەیە وێنەیەکی زۆر جوانە و کامەران موکری شایانی زۆر مێژووە ئەم شارەیەکە لە شاری هەڵمەت و قوربان کاک فواد جەنابەت لە ماوەی تەمەنی خۆتا دیارە کۆمەڵە کتێبی زۆر نووسیوە کۆمەڵە چیرۆکی زۆر نووسیوە ئەمە هەندێک لەو کتێبانەیە کە لێرە دانراون ژانی چەند پاڵە خوێنێ بۆنی خاک لە پرسیینەتەوەیی کۆبەرهەمەکەت سندۆقە بوڕاقەکەی دایکم لە کورساتیژان مقابلەم کرا دیارە بەرهەمەکانن زۆرن هەمیان ناکەوین خەرمان بەرەکەت و فلیم بازی تیا شایانی ئەوەیە پێرە حەمە مەردان گەموتی و چیرۆکەم خوێنێتەوە گریاوم ئەتا مەریوانی برای کاوە جوتیاریش وتی تۆ چیت کردووە بتمەوە یەکەم چیرۆکیشمە ئاوازێکی دووری شەڵا پێتانە بەخشم بێگە بیخێنەوە ئەنجاتەوە جەنگی پەڕۆکە و دیاری ئەمجارەیان و نەوتەکەی کە کرا بە فلیم و دێگەی ئەمانە هەمووی ئەو بابەتانە کە من نەهەژێم لەگەڵ شتێکە ناتوانم بنووسم دەستەکان خۆش بێ تەمەندرێژبی شەڵاکاک فاجیان خەرمان بەرەکەت بۆ کتێبەکانت بۆ هەموو یادەوەری جوانە بۆ هەموو وێنە جوانی کە هەیە دیارەوەش کۆمەڵێک لە کارەکانی ترتەکە لە هەفتا و لە هەشتاکانە نووسراون ئێمە ئەمڕۆ زۆر مانومان کردیت دەستەکانی خۆش بێ بە هیوای بتوانین لە دیداری تر و لە دەرفەتی تر بەشێکی تر لە ئەرشیف و لە یادەوەریەکانی جەنابەت باس بکەین زۆر زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس دەکەین وتانەکەمان دووبوون بەڕاستی مای فەخرەکەەوە ئێوە بتوانن ئەدی بوون و سەر و ڕۆشنبیرە ئەوە کە تۆ مقابلاکەی ینی مێژوێک تەجیلەکەی لە کاروانی ڕۆشنبیریە ئەو خەڵکانەی کەیەن تا کۆچیان نەکردووە
کۆمەڵ یادەوەری و شتیان لەلایە بێتە خەرمانەی ئەدەبی و ڕۆشنبیری بۆ هەموو تەمەند درێژ بیشەڵا جەنابەت تەمەند درێژوی زۆر زۆر سپاس خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتاییەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.